بەنداوی ئەڵوەن کە دووەمین گەورە بەنداوی پارێزگای دیالێ و زیاتر لە 5 ساڵە ئەم بەنداوە دروستکراوە بە دووری 7 کیلۆمتر دەکەوێتە بەشی باشووری ڕۆژهەڵاتی شاری خانەقین. وەک بەڕێوەبەری بەنداوەکە ئاماژەی پێکرد ئەم بەنداوە هەر لە سەرەتای دروستکردنەوە بە ئامانجی گرنگیدان و بەرەو پێشبردننی بوارەکانی کشتتوکاڵی و ئاودێری و گەشتیاری دروستکراوە، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە وەک پێویست پرۆژەی گەشتیاری لەسەر ئەم بەنداوە دروست بکرێت. سەرەتای دروستکردنی بەنداوی ئەڵوەن بۆ دوو ئامانجی سەرەکی دروستکراوە، ئەویش بۆ ئاودێری کشتتوکاڵ نزیکەی 30,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە دەوروبەری خانەقین، دووەم بۆ گەشت و گوزار ئەوێتە شوێنێکی گەشت و گوزاری بۆ دەوروبەری خانەقین بتوانن ڕوو لێ بکەن. داهاتی ئاومان لە ساڵی 2019 ماوەی لافاوی مساڵدا نزیکەی گەیشتە نزیکەی 1 ملیار و 300 میلیۆن مەتر سێجا. لای خۆشەوە بەڕێوەبەری گەشت و گوزاری خانەقین دەڵێت بەپێی ئەو ماستەر پلانەی کە بۆ ناوچە گەشتیارەکانی خانەقین دانرا بوو، ژمارەیەک پرۆژەی گەشتیاری لەسەر بەنداوی ئەڵوەن لە بواری کارکردندا بوون، بەڵام قەیرانی دارایی ڕێگەی نەدا ئەو پرۆژانە تەواو بکرێن. لەسەر بەنداوی ئەڵوەن ماستەر پلانمان داناوە، ئەو ماستەر پلانیشە وەکو منتەجع سیاحی متەکامل بووی. یەکەم هەنگاو وتمان ژێرخانی ئەو پرۆژە بکەین با بەڵێندەران بێنە بەرەوە تا ئەو پرۆژە جێبەجێ بکەن، بەڵام بەداخەوە بە بۆنەی قەیرانەکە ئەو پرۆژە ڕاوەستاوە. ئیسەیش داواکارین حکوومەت کوردستان ئەو پارە ئەطلاق بکات، ئەمەش دەست بەکاربوون بین لەو پرۆژە، داواکارین لە بەڵێندەران بێن بۆ شاری خانەقین پرۆژەی گەشتیاری بکەن با ئاستی گەشتیاری بەرزۆ بێ. ئێمە وەکو بەرەبراتی گەشتگوزاری خانەقین پرۆژەیەکمان دروست کردیە، ئەوش بریتە لە کەپر و مەستەبە و شوێندانشتنە و ئەو شوێنە بۆ گەشتیاران و نیزگەی 30 پرۆژە زیاتر ئێمە داخل وەکو ماستەر پلان کردوینە. خانەقین سەرباری ئەوەی کە دەوڵەمەندە بەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ناوچەی گەشتیاری کە دەتوانرێت بە گرنگیدان بە بوارەکە شارەکە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری بتوانرێت لە وەرزە جیاجەکانی ساڵدا گەشتیاران ڕوو لەم شارە بکەن، بەڵام بەهۆی نەبوونی پرۆژەی گەشتیاری و تا ئێستا نەتوانراوە سوود لەم ناوچە گەشتیاریانە وەربگیرێت و گرنگی بە بواری گەشتیاری بدرێت لە خانەقیندا. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.